لە کوردستان چالاکی دیکەش پێوەست بە ڕۆژی زمانی دایک بەڕێوە دەچێت، بەڵام ئێستا ئامادەکاری زۆر کراوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق و هەرێمی کوردستان کە مانگی دەی ئەمساڵ هەڵبژاردنەکان بەڕێوە دەچن. لە سنووری پارێزگای هەولێر بەگشتی لە سەدا 60 هاوڵاتیان کارتی دەنگدانیان نوێ کردوتەوە. دیارەوادەیەکیش دیاری کراوەکو کۆتاوادە بۆ نوێکردنەوەی کارتەکان. هۆشمەند سادق لە هەولێرەوە وەردەگرم. هۆشمەند دواوادەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ نوێکردنەوەی کارتەکانی دەنگدان چیە و هەروەها پێوەست بە هاوڵاتیان کۆمسیۆن چ ڕێنمایەک و داواکارێکی لە هاوڵاتیان هەیە؟ گوڵ باخەم کاتت باش. ئامادەکاریەکان بەردەوامن بۆەوەی کەوا تاوەکو وادەی کە دیاری کراوە بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق تەواوی ئامادەکاریەکان تەواو بکرێن. یەک لەو ئامادەکاریانە تۆمارکردنی ناوی لایەنە سیاسیەکانە کە یەکی سێ کۆتایی دێت. هاوکات کارتی بایۆمەتریش کە نوێکردنەوەیە 31 سێ کۆتایی دێت. ڕێژەی بەشداریکردیان ئەوانەی کارتی نوێیان کارتیان نوێ کردوێتەوە لە شاری هەولێر 60 و هاوڵاتیانیش کەم بەشدار دەکەن. لەبارەی وەرگرتنی کارمەندیش بۆ ئەم هەڵبژاردنە کۆمیسیۆن دەستی بە وەرگرتنی کارمەند کردووە. دیارە و کارمەندانە وەردەگیرن کە پێشتر گرێبەستیان لەگەڵ کۆمیسیۆن هەبووە. لەگەڵ کاک فەرهاد ئەسعەد ئاغای شێتنەی گفتوگۆ دەکەین کە بەرپرسیەوەی ئەحزابە لە کۆمیسیۆن لقی هەولێر. کاک فەرهاد ئەگەبەی تێرەوە بالەوە دەست پێ بکەین چەند لایەنی سیاسی ناوی خۆیان تۆمار کردواتونەتە لای ئێوە و تاکەش بەردەوام ببێت تۆماری لایەنە سیاسەکان. پێشێکی بەخێر بن سەرچاوە بەنسبەت لایەنە سیاسیەکان کە هاتینە سەردانیان کردیا هەموو لایەنە سیاسەکانی هەولێر هاتینە ئەمەش استقبالمان کردینە. هەموو حزبەکانی کوردستانی سنووری پارێزگای هەولێر ئەوانەی لەکنەمە مسجلن لە دایرەی ئەحزابی مەکتەب وەتەنی مسجلن هاتینە سەردانیان کردیا. باشە تاکەی بەردەوام دەبێت ناونووسینەوە لایەنە تۆمارکردنی لایەنە سیاسیەکان تا یەکی سێ بەردەوام دەبی هەم بۆ کاندیدەکان کە سەربەخۆنە هەم بۆ لایەنە سیاسەکانی کوردستان. باشە ئەوانەی کاندیدەکان کە لایەنەکانەوەش ناوی خوانێناوە تۆمار کردووە؟ نوێنەریان هەیە، نوێنەری ئەحزاب هەیە. ئەمە بە مەخەول معتەمەد کراینە لە لای ئێمە هاتینە بەس جارێ ناوی کاندیدەکانیان نەداینێ. ئیستیماراتمان داینێ ئیستیمارەی کاندید کە فەردیە انتخاباتی 2021 انتخاباتەکی فەردیە. باشە سەبارەت بۆی تاکەی دەتوان ناوی کاندیدەکان ئەو وادەی دیاریکراوە بۆ کاندیدەکانی؟ بەڵێ وادە یعنی دیاری کراوە هەم بۆ ئەحزاب و هەم بۆ کاندیدی سەربەخۆ یەکی سێ 2021 کۆتا وادەیە. لەبارەی کارتی بایۆمەتری تاکەی وادەکەیەتی ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان چۆنە؟ کارتی بایۆمەتری حەسەب جەدوەلی زەمەنی کە لە بەغدا بۆمان هاتیە تا یەکی 4 کۆتا وادەی تەسجیلی بایۆمەتریە، یعنی تحدید سجلی ناخبینە تا یەکی 4. عالەمەکەش پێشتر زۆر داهاتن ئەمە تەنسیقمان کردو لەگەر دایرەی ئەتساڵاتی عێراقێ تا نامەی بۆ هاوڵاتی و دەنگ دەربنێرن بێن. ڕێژەکە بیدایەت زۆر باش بوو بەس تا عالەمەکە زۆر کەم دێت. لەبارەی وەرگرتنی کارمەند کە ئێستا دەست بە وەرگرتنی کارمەند دەکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنە چەند کارمەند وەردەگرن؟ کێنەوانە دەتوان بنە کارمەندی کۆمیسیۆن و ئایا گرێبەستەکەی میشەیان کاتیە؟ ئالیەتی پەیڕۆکرایە لە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئالیەتەکی کۆنا. طبعا بداية دەمەوێ ئاماژە بە شتێک بکەم جنوبی عێراق و وەسەتی عێراق و یعنی پارێزگایەکانی جنوبی تەنها هەولێری دهۆک و سلێمانی محروم کرابوون لە تعیناتی کارمەند. ئەوەش سەبەبی ئەوەیە نوێنەرەکانی خۆمان لە بەغدا زۆر مقەسڕن، زۆر دیفاعیان کەم بووە لە ڕێژەی کورد لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە سنووری پارێزگای هەولێری دهۆک و سلێمانی. ئێستا لە جنوب کارمەندی کۆمیسیۆنی 8 کارمەندە، هەر بنکەی 8 کارمەندە. ئی خۆمان بنکەمان هەیە 2 کارمەندە، 1 کارمەندە. یعنی ئیشەکەش زۆر زەحمەتە لۆیان عملی بایۆمەتری بکەن، کارتی دەنگدان تەوزیع بکەن. داوا لە نوێنەرەکانی خۆمان دەکەم لە بەغدایە زۆر یعنی پێداگیری بکەن تا کارمەندی هەولێر و دهۆک و سلێمانی زیاد بکرێت وەکو جنوبی عێراق وەکو وەسەتی عێراق ببیتە 8 کارمەند. ئێستا ئەمە ئەوە بەیاناتمان لە هاتیە ڕێژەکەی کارمەند لەلایەک 74 کارمەند لۆمان دامەدەزرێت، لەلایەکی دیش تقریباً 30 کارمەندی دی، یعنی بە هەمووی ناگەتە 100 کارمەندی. ئەو 100 کارمەندە کاتی خۆی 2009 2013 2018 پێشتر عقدمان لەگەریان هەبووە. عقدەکەش کۆتایی هات
ئێستا على ئەساس عقدی لەگەریان نوێ دەکەینەوە. خۆشەویستی مامنون سپاس. بەڵێ گوڵباخ ئەمە ئاماژە بەەوە شتێ بکەم کەوا لە ناوەڕاست و باشووری عراق تەواوی ئەو کارمەندانێکی پێویستن بۆ هەر بنکەیەک بۆیان دانراوە، بەڵام بۆ هەرێمی کوردستان هەر بنکەیەک دوو کارمەندی دەدایە، کەمتر لە کارمەندێکی تێدایە. ئەمە وای کردووەکەوە کارەکان نەڕوات، بۆی داوایان کردووە کارمەندیان بۆ دامەزێت تاوەکو ئێستا کۆمیسیۆن وەڵامی نەداونێتەوە لەم چەند ڕۆژە وەڵامی دابوونەوە کەوا کارمەندیان بۆ دامەزێ، بەڵام ئەو کارمەندانش کەمن بەشی پرۆسەکە ناکە، ئەگەر هاتووە وڵاتیان بە سەردانی بنکەکان بکەنەوە ناتوانێت کارەکانیان بەڕێ بکرێت ئەگەر لای تۆ. هاوکارمە هوشمە سادق لە هەولێرەوە لەگەڵم.